خۆپیشاندەرانی عێراق لە مەیدانی تەحریری شاری بەغدا لە پاڵنا ڕزای دەربڕین دژ بە حکوومەت ژیانی کۆمەڵایەتیان زیندوو کردوتەوە کە لە ساڵانی ڕابردوودا بەهۆی تونند و تیژی و شەڕەوە لە ناوچوو بوو. لەم نێوەندەشدا گروپێک خۆپیشاندەر لە سەر خەرجی خۆیان هەستاون بە ڕووناکردنەوەی مەیدانی تەحریر و پەیکەری ئازادی کە نیشانەی مەیدانەکەیە و ماوەی 16 ساڵ بوو لەلایەن حکوومەت و شارەوانی بەغداوە بە تاریکی هێڵدرابوویەوە. بس أعتقد أنه يعني هذا خۆپیشاندەران دەستی ئاوەدانیان بۆ کەناری ڕووباری دیجلەش درێژ کرد کە چەندین ساڵ بوو پشتگوێ خرابوو. سەرەتا خۆڵ و خاشاکەکانی کەنارەکەیان کۆ کردەوە و لە بەرامبەر مەیدانی تەحریر کەنارێکی لمینیان بە ناوی کەناری تەحریر دروست کرد. بۆ ڕەوانەوەی ئەو حەسرەتەشی چەندین ساڵە بەهۆی نەبوونی ڕووبەری سەوزاییەوە لە دڵی دانیشتوانی بەغدادایە لە کەنارەکەدا نەمام ڕوێندرا. ئێواران گەنجان لە کەناری تەحریر یاری بالە دەکەن. ڕۆژانەش پێشبڕکی وەرزش و سەرگەرمیە جۆراوجۆرەکانی وەک تۆپی پێ، تاوڵە، شەترەنج و تێنسی سەرمێز ئەنجام دەدەن. خۆپیشاندەرانی تەحریر هونەری سینەماشیان پشتگوێ نەخستووە و ئێواران دوای ڕۆژاوا بوون لە ڕێی شاشەیەکی گەورەوە لە کەناری دیجلە فیلم نمایش دەکرێت. گەنجانی کەنارەکە نمایشی میوزیکیش دەکەن و لە ڕێگەی ژەنینی ئامێری موزیکی جیاوازەوە چەندین گۆرانی و پارچە موزیکی ناوخۆی و بیانی پێشکەش دەکەن. بە هەمان شێوە لەو خێوەتانی کە لە مەیدانی تەحریر هەڵدراون چەندین چالاکی ئەدەبی و کۆڕی شیعری ڕێک دەخرێن. هەرچی دیوارەکانی مەیدانەکانیشە لەلایەن وێنەکێشانی خۆبەخشەوە بە چەندین وێنەی قەشەنگ ڕازێنراونەتەوە و گوزارش لە پەیامەکانی خۆپیشاندانی ئاشتیانە دەکەن کە لە ترشینی یەکەمەوە دەستی پێکردووە. گەنجانی خۆپیشاندەر داوا دەکەن کۆتایی بە ئاگەندەڵی و سیاسەتی مەزهەبگەرایی بهێنرێت کە وڵاتیان تەواو ماندوو کردووە. ئەو ئازادی کە ئێستا تەنها لە هاتۆڕە کۆمەڵایەتەکاندا هەبووە بهێنرێتە ناو ژیانی کۆمەڵایەتیش.